گریان و ناڵەی دوو دایکی جەرگ سوتاوە بۆ ڕۆڵەکانیان کە هێشتا ئەنتەرمەکانیان نەهاتۆتەوە کوردستان. دوو خێزانی هەولێر ڕێگای سەخت و دژوار دەبڕن بۆ ئەوەی بگەنە وڵاتی ئەوروپا و ژیانێکی پەنابەری دوور لە نیشتیمان و ئازیزانیان هەڵبژێرن، بەڵام ژێر ئاوکەوتنی یەختەکەیان هەموو خەون و خۆزگەکەیان لەناو دەبات. دەبڕە حکومەتەی لەناوبن هەموو ڕۆیشتن، ئەوان لۆ ڕۆیشتن هەموو نەفەقیر بێم دادیان ڕۆیشتن، لەبەر هەژاری ڕۆیشتن. ئەوڵا ڕۆدا لە بەهژاریەتی گۆدەڕۆن مندارانە بم دەبڕە جەنازانم لۆ بینەوە بە قوربان و بم دەبڕە قاچاقچیان بگرن چاری لێ بدم یەکم لۆ دێتۆ بێداک و باب چیا لێ بکەم چ لێ بکەمە دەبێت کاداکەم کابابم زاوان بە سێ مندارەوە ڕۆی فەقیر بوون لەبەر هەژاری. ئەرێوە هەمی لە بەهژاری ئەگەر لە بەهژاری نەبی مەملەکەتی خۆت لە مەملەکەتی خۆشترێ لە مەملەکەتی خۆت کاریمان ئەوێ مەیتەکانمان لۆ بینەوە 8 کەس لە مارەچ لە عایلە چی 8 کەس. دوایین جار ڕۆژی چوارشەمەی ڕابردوو پەیوەندی بە خانەوادەکەیانەوە دەکەن و دەڵێن ئێمە سەلامەتین و سبەی دەگەینە شوێنی مەبەست. دوایین جار چارشەم بوو کە پەیوەندی پێوەکردین برایەکەم برێن گوتی دەستداک و با ماز دەکەم گەردەنم ئازاکەن و شاڵە پێنجشەمێ 100 گوتی پێنجشەمێ من دەگەمە ئیتالیای. دوای لە پاشانجین نە قاچاقچەکە جوابی تەلەفۆنی داوە نە ئەویش دوو کەس لە بنەماڵی مافاحسی دیێنێنیان بۆ کراوە ئینشاڵە لەو یەک دوو ڕۆژەی دەچنەوێندەر لەوێندەر سۆراخیان دەکەن. داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە ئەو تەرمانانە بگەڕێنەوە خەمەکانمان کەم دەبتەوە بە تایبەتی ئەو داکە جەرگ سوتاوانە بە پێ ئەو زانیاری ئەمە هیچمانەوەی قسەمان لەگە کردی خۆمان دەرە ڕوون بەچی گەورە هات چکە هەتا هەندێکیان هەر سوتاینە ینی ئەو مەچینەی تەقیە ئەو مانتۆڕی پێوەیە دیارە تەقیەوەش بنزینە و گازە دیارە سوتایە. ئەو کەسانی کە دەریش چوینە بە هەمووی 12 کەس دەرچووە لەو 12 سەی ئیمێ 11 کەس. ئەمە وێنەی ئەو دوو خێزانەیە کە لە کۆی 11 کەس تەنها 3 کەسیان لە ژیان داماوە بەهۆی تێکشکان و ژێر ئاوکەوتنی یەختەکەیانەوە کە بەنیاز بوون بچنە ئەوروپا. ئەوانەی دەرباز بوون لارینی تەمەن 10 ساڵ و مژدەی تەمەن 41 ساڵ و کوڕە تەمەن 14 ساڵەکەیەتی. ئەوەی پێی دەوترێ کۆچ بۆ هەندەران کۆچ نییە بەڵکو هەڵاتنە لە دەست ستەم و نادادی کە خەڵکی ئەم هەرێمە زیاتر لە 30 ساڵە پێوەی دەناڵێنن. قوربانیانی ڕێگای هاتوونەهاتی هەندەران ئەم جارەیان خێزانێکن لە هەولێر کە بەهۆی دەستە بەرنەبوونی ژیانی شایستە و هەز نەکردن بە ئارامی ئەم وڵاتەیان بەجێهێشت. پرسیارە گرینگەکەش ئەوەیە ئایا ئەوانەی ناویان لە خۆ ناوە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە گوێیان هەیە بۆ بیستن و هەستیان هەیە بۆ هەستکردن؟ ئایا مەرجی هەوزمانەکانی خۆیان دەبێتە پندوانە بۆ بەخۆداچوونەوە و دانان بە هەڵەکانیاندا؟ ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.